اوكي بناوي خواي گەورە و میهرەبان بەیاننامەی کۆمەڵەی ئۆتیزمی کوردستان دەستەی باڵا بە بۆنەی ڕۆژی 2 نیسان ڕۆژی جیهانی وشیاری ئۆتیزم. ئەمڕۆ 2 نیسان کە ڕۆژی جیهانی وشیاری ئۆتیزمە کە لە ساڵی 2008ەوە نەتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژەی دیاری کرد بۆ ڕۆژی وشیاری جیهانی ئۆتیزم. زۆر بەداخەوە ئەم ساڵیش 2 نیسانی 2024 لە کاتێکدا ئەم ڕۆژە ئەکەینەوە ئەم یادە ئەکەینەوە کە مناڵان و توشبوانی ئۆتیزم لە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر سەختی ژیاندان و خێزانەکانیان لەو پەڕی حاڵەتی خراپی گوزەرانیاندایە لە ڕووی تەعاملکردن لەگە مناڵەکانیان لە ڕووی نەبوونی سنتەر لە ڕووی ئەوەی کە ماف و داخوازیەکانیان تاکو ئێستا فەرامۆش کراوە. بەڕێزان بەداخەوە ساڵ دوای ساڵ و مانگ دوای مانگ ڕێژەی و ساڵ دوای ساڵ و ڕۆژ دوای ڕۆژ ڕێژەی مناڵانی ئۆتیزم لە هەڵکشانێکی زۆر و مەترسیداردایە، واتە ڕێژەکە بە شێوەیەکی بەرچاو و خێرا لە زیادبووندایە لە هەرێمی کوردستان. سەرباری هەوڵی چڕی کۆمەڵەی ئۆتیزمی کوردستان لە 16 ساڵی ڕابردوودا لەوەتەی دامەزراوە ئەم کۆمەڵەیە، بەڵام بەداخەوە چ لەلایەنی فەرمی لایەنی پەیوەندیدا چ ڕێکخراوەکانی ئەوانەی داکۆچی لە بیانین کە لێرن داکۆچی لە مافی مرۆڤ و مافی منداڵەکەن نەهاتوونەتە سەرخەت بە جددی بۆ چارەسەرکردنی کێشەی مناڵانی ئۆتیزم لە هەرێمی کوردستان. واتە کە نەهاتوونە سەرخەت ئەو ڕێکخراوانە کە لە هەر وڵاتی لە هەموو وڵاتانی دنیا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ مافی مناڵان ڕۆڵێکی باڵا ئەگێڕن لە دەستەبەرکردنی مافی مناڵان، بەڵام بەداخەوە لە کوردستان نەیانتوانیوە و نەهاتونە سەرخەت و بەڕاستی خەمساردیان کردووە لەو ئاستەدا و نەیانتوانێت وەکو وڵاتانی پێشکەوت و کێشەی مناڵانی ئۆتیزم کەیسەکەیان بەلایەکە بن و چارەسەری بکەن و بگەنە کەنارێکی ئارام. بەڕێزان ئێمە لە کۆمەڵی ئۆتیزمی کوردستان کە نوێنەری شەرعی و هەڵبژێردراوی گشت مناڵانی ئۆتیزمین لە هەرێمی کوردستان یاخود بڵێن زۆرینەی عائیلەکانی ئۆتیزمین لە هەرێمی کوردستان، لێرەدا چەند ئامار و داتایەک ڕائەگەینین کە ئەمە زۆر گرینگە کەناڵەکانی ڕاگەاندن سۆشال میدیا، تیڤی، رادیۆ، یعنی بیسترا و خوێنرا و بینرا و تەرکیزی لەسەر بکەن. یەکەم بە پشتبەستن بە داتا و ئاماری کۆمەڵەی ئۆتیزمی کوردستان نافەرمی. ڕێژەی ئۆتیزم لە کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەڵکشانێکی بەرچاو و مەترسیداردایە. ئێستاکە لە هەرێمی کوردستاندا ڕێژەی توشبوانی ئۆتیزم و ژمارەیان 3600 منداڵی تێپەڕاندووە یاخود 3600 توشبووی تێپەڕاندووە کە ئەمانە بەڕاستی ڕقم یاخود ژمارەیەکی مەترسیدارە لە 5 ملیۆن دانیشتووی هەرێمی کوردستان کە تۆ 3600 حاڵەتت هەبێ و تاکو ئێستاش چارەسەری جددی و بنەڕەتی بۆ نەدۆزرابێتەوە. بەڕێزان لە شاری هەولێر واتە لەو ڕێژەیە لە شاری هەولێر 1300 منداڵمان هەیە کە 180یان کوڕن و 120یان کچن. لە شاری سلەیمانی و هەڵەبجە 900 حاڵەتمان هەیە، لەو 900 حاڵەتە 175یان کوڕن و 125 کچە. لە شاری دهۆکی دەلال 800 بۆ 850 حاڵەتمان هەیە کە لەو ڕێژەیە 78 لە سەدیان کوڕن و 23 لە سەدیا کچن. و لە زاخۆ 300 حاڵەتمان هەیە 77 کوڕن لە سەدا و 123 کچن. لە ئیدارەی گەرمیان 315 حاڵەتمان هەیە کە لەو ڕێژێ 81یان کوڕن و 119 کچن، کەواتە کۆی گشتی ڕێژەی توشبوانی ئۆتیزم ئەگاتە 3665 حاڵەت. و ئەمڕۆ کەش کە من هاتمە کۆمەڵە پێش ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسە دوو عائیلەی تریش هاتن کە نەیانزانی بوو کۆمەڵە هەیە و یاخود علمیان نەبوو بەوە، کەواتە حاڵەتەکە دوو حاڵەتیش بێتە سەری ئەبێتە 3667 حاڵەت لە هەرێمی کوردستاندا.
بەڕێزان دووەم واتە خاڵی دووەممان لە ئامارەکان بەهۆی فرامۆشکردنی کەیسی ئۆتیزم و پەراوێز خستنی خانەوادەکانی و لە بەرچاونەگرتنی باری مادی و معنەوی و کۆمەڵایەتی خێزانەکان و نەبوونی سنتەری حکومی پرۆفیشناڵی پێویست کە بۆتە هۆی ئەوەی تاکو ئێستا لە کوردستان نزیکی 50 خانەوادەی مناڵانی ئۆتیزم لەبەر یەک هەڵوەشێنەوە و جیا ببنەوە و پەڕاگەندە ببن واتە خێزانەکان لێک هەڵوەشێنەوە 50 حاڵەتمان هەیە لە کوردستان. سێهەم بەهۆی فرامۆشکردنی کەیسی ئۆتیزم و دابین نەکردنی مافەکانیان دایک و باوکانی ئۆتیزم 80% لە بارێکی دەرونی سەختی ناڕێکدا دەژێن واتە باری دەرونیان تێکچووە. ئەوە بەهۆی ئەوەی کە مناڵەکانیان فرامۆش کراوە سنتەری پێویست نییە بۆ ڕاهێنانی مناڵەکان و گرنگیان پێ نادرێوە پێویست. و هەروەها ئەمە بۆتەوەی گرفتی گەورە لە نێو خانەوادەکان دروست بووە و دایک و باوکان کێشەیان هەیە لەگەڵ یەکتر بەهۆی ئەو مناڵی کە بەڕاستی وەکو پێویست ئاوڕێ نەدراوەتەوە و سنتەری نییە و ڕاهێنانی نییە و گرنگی پێ نەدراوە. بەڕێزان بەپێی ئاماری نافەرمی کۆمەڵەکەمان تاکو ئێستا 12 دایک و باوک کە تەلەفۆنیان بۆ ئێمە کردووە وەکو کۆمەڵە و لەگەڵمان تەماسیان کردووە هەڕەشەی خۆکوشتنیان کردووە ئەگەر بێت و مناڵەکانیان سنتەرێکی پرۆفیشناڵی ڕاهێنان نەبێت یاخۆ سنتەرێکی حەوانەوە نەبێت ئەم مناڵانیان لێوەربگرێت شەو ڕۆژ خزمەتیان بکات چونکە بەڕاستی زۆر ماندوو بوونە بەدەست مناڵەکانیانەوە کە هیچ چارەسەرێکی نییە غەیری ڕاهێنان و ڕاهێنانیش بەهۆی ئیلا بەدابینکردنی سنتەری هاوچەرخ ئەبێت کە نییە بەداخەوە و ژمارەیەکی زۆر کەمە کە دەرەقەی ئەو لێشاوە زۆری ئۆتیزم نایەت. چوارەم بەداخەوە لە ڕێژەی 3665 یاخود 67 مناڵ کە لە کوردستان دەهەن تەنها 112 ئەو مناڵانە لەو سنتەرە حکومی و بێبەرامبەرانن کە لە هەرێمی کوردستانێک کە دواتر لە خاڵی دواتر باسەکەین چەند سنتەر هەیە واتە لە ڕێژەی 3667 مناڵ تەنها 112یان لە سنتەرە حکومی و بێبەرامبەرەکان سودمەندن کە ئەمە بەڕاستی جێگەی داخ. خاڵێکی تر بەداخەوە لە 140 خێزانی ئۆتیزم بەدەست هەژاری و نەداری و کرێچێتیەوە ئەناڵێنن و ناتوانن مناڵە توشبووەکانیان ببن بۆ سنتەرەکان ناتوانن بیان خەنە سنتەرێکەوە بۆ ڕاهێنان بە تابعی سنتەرە ئەهلەکان و لەو ڕێژەیەش 135 بەڕاستی کرێچین و گرفتی خێزانیان هەیە گرفت و کێشەی خێزانیان هەیە لە 135 مناڵانی ئۆتیزم دایک و باوک مشکلیان هەیە و کەیسەکانیان براوەتە دادگا یاخود لێک جابوونەوە یاخود دایکیان باوک بەرەو هەندەران سەری خۆی هەڵگرتو و خێزانەکەیان تەفرت و نابوون و پەڕاگەندە بوون. شەشەم بەسوپاسەوە بۆ بەڕێز دکتۆر ناجی دەلۆ لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە ئاماری سنتەرەکانی پێدان کە چەند سنتەری ئەهلی و حکومی هەیە لە کوردستان. لە هەرێمی کوردستاندا 49 سنتەرمان هەیە 49 سنتەری ڕاهێنان بە حکومی و ناحکومی و بە ئاهلی و تیجاری و بازرگانیەوە. ببورن 41 لەو سنتەرانە ئەهلین و تەنها 8 سنتەرمانێ سنتەری حکومین کە دابەش بوون بەسەر شار و شارۆچکەکانە بۆ نمونە لە شاری هەولێر 14 سنتەرمان هەیە و لە سلێمانی 8 و لە دهۆک 7 سنتەر و لە گەرمیان 4 سنتەر ئەمە جگە لە شار و شارۆچکان کە چەند سنتەرێکی تری لێکراوەتەوە. حوتەم بەداخەوە لە ڕێژەی 3667 حاڵەتی توشبوونی ئۆتیزم لە کوردستان تەنها بەڕێزان تەرکیزکەنە سەر ئەم خاڵە لەو ڕێژ و ژمارەی کە هەیە تەنها 111یان هاوکاری وەرەگرن لە حکوومەتی هەرێمی کوردستان واتە مینحەی ماڭانی 150,000 دینارەکەیان هەیە واتە لە 3667 مناڵ 111 لە 100 مناڵە 11 مناڵ هاوکاریەکە حکوومەتی هەرێم وەرەگرێ ئەوانەی تر لە 189 مناڵانی ئۆتیزم هیچ هاوکاری و منحە و یارمەتێکیان نییە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەرکی خانەوادەکەی خۆیان نەژێن بە هەژاری و نەداری و داماوی. بەڕێزان بچینە خاڵێکی تر ئەوە طبعاً وەکو ئامارەکان ئەمە ئامار بوون ئەم چەند خاڵە بەڵام لێرەدا بە پەلا و بە سەریعی وەکو ئەڵێت لەم یاددا کە ڕۆژی 2 نیسانە ئەم داواکاری پێشنیارانە کە زۆر گرنگن ئایان خەینە ڕوو. یەکەم داواکارین کردنەوەی سنتەری ڕاهێنان و شیاندنی هاوچەرخی حکومی
بێ بەرامبەر لە گشت سنتەری پارێزگا و شار و شارۆچکە و ئیدارە سەربەخۆکاندا دامەزرێ. هەروەها کردنەوەی سنتەری حەوانەوە واتە مانەوەی مناڵی ئۆتیزمی تەمەن سەروی 12 ساڵ سنتەری پرۆفیشنال بکرێتەوە بە ستافی پرۆفیشنال کە بتوانن ئەو ستافە 24 کاتژمێر لەژێر سەرپەرشتی کادری ڕاهێنراوی پرۆفیشنال و خزمەتگوزار و کەسانی پسپۆڕ و شارەزا و چاودێری بکرێن و پزیشک و کەسانی دەرونیش سەرپەرشتی ئەو سنتەری حەوانەوەی بکات کە مناڵانی لێ ئەمێننەوە سەروی 12 ساڵ. ئەویش بە هاوکاری حکوومەت و ڕێکخراوەکانی بیانی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کەسانی خێرخواست بتوانین ئەو سنتەرە دروست بکرێت لە مرکزی هەموو پارێزگاکانە و کۆمەڵی ئۆتیزمی کوردستانیش وەکو لایەنی شەرعی و سەرپەرشتیاری ئەو مناڵانە سەرپەرشتی ئەو سنتەرە بکات. دووەم، پێدانی مۆڵەتی بەخێوکەر لە یەک کاتدا بۆ یەک مناڵ بەدایک و باوکی مۆزەف و فەرمانبەری میری هی دەوڵەت کە ئێستا تەنها ئەدرێ بەدایک یان بە باوک و هەروەها بدرێ بە سلکی عسکەری و پێشمەرگەش کە ئەوانش بەڕاستی خزمەتی ئەم نیشتیمانەکەن داکۆشی لە وڵاتەکەن پێویستە مۆڵەتی بەخێوکە بدرێ بە پۆلیس و برایانی ئاسایش و هەروەها پێشمەرگە بە موچەی تەواوەوە نەک موچیان لێ ببردرێ. ئێستا لە حاڵێکە ئێمە کە مۆڵەتی بەخێوکەر ئەدرێت تەنها ئەدرێ بەدایک یان بە باوک لە یەک کاتە داواکەین بدرێ بەدایک و باوک بۆی بتوان هەردووچیان خزمەتی مناڵەکان کرد بە موچەی تەواوە. دووەم، سێیان ببورن کردنەوەی بەشی پەروەردەی تایبەت لە گشت قوتابخانەکاندا هەروەکو جەنابی وەزیری پەروەردە قەراری دەرکردووە کە ئەو بەشە بکرێتەوە بەڵام هەر جاری و بە بیانوێک بەڕێوەبەری قوتابخانەکان ئەو مناڵانە بێبەش ئەکەن هەمویان ناتەبعاً بەڵام بەشێکی زۆریان مناڵانیان بێبەش کردووە لە خوێندن. پەلە بکرێت لە پەسەندکردنی ئەو لیستەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە وتمان 1970 مناڵانی ئۆتیزم بێموچە و بێهاوکارین ئێستا ناوەکانیان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە بە چەندین فلتەرا تێپەڕیوە چۆتە ئەنجومەنی وەزیران داوا لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و گشت ستافی ئەنجومەنی وەزیران و جەنابی سەرۆکی حکوومەت و وەزیرە بەڕێزەکانەکەین بە پەلە موافقە لەسەر ئەو لیستە بکرێت تاکو منحەیەکیش بۆ ئەو سا 1970 مناڵان دابنێت کە لە ساڵی 2012 بەداخەوە هیچ منحەیەک نەدراوە بەو عائیلانە و ڕاوەستاوە. بەڕێزان، داواکارین ئاسانکاری بکرێت فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت یاریمی کوردستان بۆ پێدانی ڤیزا بە مناڵانی ئۆتیزم ئەوانەی پێویستیانە بچنە دەرەوەی وڵات و لێرە چارەسەریان نیە لە ڕووی جەستەیی و دەرونی و کۆمەڵایەتیەوە. بەڕێزان، تەنها وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی معنی نەبێت بە ئۆتیزم داوا ئەکەین وەزارەتی تەندروستی وەزارەتەکانی خوێندنی باڵا و پەروەردە و ئەوقافیش بێنە سەر خەت هەموو پێکەوە هەماهەنگ بن و پێکەوە لەگە کۆمەڵی ئۆتیزمی کوردستان چارەسەرێ بۆ کەسی ئۆتیزم بدۆزنەوە لە کوردستان. شەشەم، داواکارین بیمەی تەندروستی ببەخشرێتە گشت مناڵانی ئۆتیزم و عائیلەکانیان واتە مناڵانی ئۆتیزم بۆ ئەوەی هەروەکو جەنابی سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران با بڵێین قەراری دەرکردووە مناڵی ئۆتیزم لە نەخۆشخانە حکوومیەکاندا بێ بەرامبەر چارەسەر بکرێ بەڵام ئێستا بەداخەوە لە زۆربەی بنکە تەندروستی و شوێنە حکوومیەکانە مناڵانی ئۆتیزم داوای پارەیان لێ دەکرێ و بڕیارەکە و خۆی جێبەجێ نەکراوە هەرچەندە ئێمە تەعمیم دەرکراوە لە بەڕێوەبایەتی گشتیەکانی تەندروستی بۆ گشت نەخۆشخانەکان بەڵام جێبەجێ ناکرێ. ئێمە داوا ئەکەین لەگەڵ ئەوەشدا بیمەی تەندروستی بۆ مناڵانی ئۆتیزم دروست بکرێ و لە عیادە و کلینکە تایبەتەکانە لە نەخۆشخانە ئەهلیەکاندا 150 داشکانن بۆ مناڵانی ئۆتیزم بکرێت. و بەڕێزان، لە کۆتاییدا داوا جگەل لایەنی پەیوەندداری حکومی داوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تکە ئەو ڕێکخراوانی کە مافی مرۆڤن لێرن ڕێکخراوە بیانیەکان هی مناڵانن تاکو ئێستا بەڕاستی زۆر خەمسارد و زۆر بەڕاستی بێباکن لە کەیسی ئۆتیزم و ئەو ئەرکەی لەسەر شانیانە جێبەجێیان نەکرد و داوایان لێکەین بە زووتری کات بێنە سەرخەت کێشەی مناڵانی ئۆتیزم بەلایەکە بن چارەسەری بکەن هەوڵ بن وەک وڵاتانی پێشکەوت و بێنە سەرخەت و ئەوانیش بەشێک بن لە چارەسەر. لە کۆتاییدا سوپاس بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دەستان خۆش بێت کۆمەڵەی ئۆتیزمی کوردستان دەستەی باڵا 2/4/2024.